پێش ئەوەی بمرین لەگەڵ خۆماندا دابنیشین چیمان پێشکەشی ئەم ئیسلامە کردووە من بە خۆمەوە ئەڵێم چیمان پێشکەشی ئەم ئیسلامە کردووە والله ئیسلام کزۆڵ بووە لە ناو خەڵکە سوێن بەخوا کزۆڵ بووە واللهی ئەڕۆم بۆ ناو ئەو شاری سلێمانیە جاری وهەیە واللهی کەم ئەبینم ئافرەتێ سیمای موسڵمانی پێوە دیار بێ موسڵمانە بەڵام نەفسی ئەوەنە زاڵمە ڕێگەی پێ نادا بەرگری لێکا لەوەی کەوا لەچکێ باتە سەریا حیجابێکی شەرعی بپۆشێ ئەو خەڵکە هەمومان ڕوومان کردووە لە دنیا بە هەموو فکرێ بە هەموو ئایدۆلۆژیایە بە هەموو ئیعلامی دژایەتی ئەم ئیسلاما کرێت جاری وا هەیە وتارێک ئاگام لێیە سەیرەکەم 100,000 نەفەر سەیری کردووە هەمووی موسڵمان سەیرەکەی 1000 کەس بڵاوی کردوێتەوە 1000 کەس یعنی 90,000ەکەی تر ئەسڵ ئیسلامی بە خەیاڵە هەر نایە فەیسبووکەکەی داناوە بۆ ئیش و کاروباری شخصی خۆی ئاخە کاکە گیان تۆ